سەحەر دەرۆن سلااوان لێ بێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستمان باش بێت لە هەرجێگەیەکەوە بینەرمانن سلااوێکی گەرمتان لێ بێت بە هیوان بەیانێکی پڕ ئارامی و تەندروست باشیتان هەبێت ئەمڕۆ بە جیاواز لە ڕاستەوخۆکانی ڕۆژانی ڕابردوو لە جێگەیەکی زۆر تایبەتم هەمان بێگومان ئێستا کە ئەم جێگەیە ببینن هەم کەشێکی ئارام لە لاتان دروستە بێ هەم چێش ئەبینن لەو دیمەنە جوانەی کە ئێستا لە شاشە جوانەکەی کورساتەوە بۆ ئێوەی ئەگوازینەوە من ئەمڕۆ لە نێو گوندەکەی کورساتم کە پێش ئەوەی باسی گوندەکەی کورسات بکەم لە دێر زەمانەوە لە سەردەمانی ڕابردووەوە هەمیشە ئەوەی کە باس کرا و باسییان کردووە ئەو کەسانی کە لە گوندا ژیانیان بردۆتە سەر ژیانێکی زۆر سادە و ساکاریان هەبووە هەمیشە لەو ژیانە سادە و ساکارە لە نێو سروشتی جوانی کوردستان و لە نێو یەکێک لە گوندە جوانەکانی کوردستان هەر کەسێک ژیانی بردبێتە سەر کەشێکی ئارام و دڵگیر و دڵڕفێنی بردوۆتە سەر بێگومان بە ئێستاشەوە هەر یەکێک لە ئێمە بەهۆی سەرقاڵبوورمان بە ژیانی ڕۆژانەمانەوە هیوای ئەوە ئەخوازین کە ڕۆژێک لە ڕۆژان کاتێک تەرخان بکەین بۆ ئەوەی بچین سەردانی جێگەیەک لە جێگە جوانەکانی سروشتە جوانەکەی کوردستان بکەین و یاخود سەردانی یەکێک لەو گوندە جوانانی کوردستان بکەین کە هەمیشە بە کەشە جوان و دڵگیر و دڵڕفێنەکەی ناسراوە هەمومان ئاواتی ئەوە ئەخوازین بێگومان ئێمەش وەکو دەستگای میدیایی کورسات بێبەش نین لەو دیمەنە جوان و سەرنجڕاکێشە کە ئەویش ئێستا پێتانە ناسێنم گوندەکەی کورساتە هاوکاری شمێنەکانتان بۆ گوازێتەوە ئەم دیمەنە جوانی کە ئێستا ئەیبینن گوندە جوانەکەی کورسات کە چەندین ژووری تایبەت لە خۆگرێت کە هەر ژوورەشی تەرخان کراوە بە با بڵێن کەلوپەل و پێویستی فۆلکلۆر و ئەو کەرەسە کۆنانی کە لە سەردەمانی ڕابردووەوە بەکار هاتووە ئیتر بۆ لایانی جوانکاری بێت با بڵێن بۆ هەر بابەت و کەرەسەیەکی تر کە لە دێر زەمانەوە باو باپیرانمان زیاتر گرنگیان پێیا و بە ئێستاشەوە هاوڵاتیانی خۆشەویست لە نێو ماڵەکانیانە زیاتر با بڵێن ئەیانەوێت ئەو کەشە جوانی سەردەمانی ڕابردوو بیگەڕێن و لە ئێستاە زیاتر گرنگی پێبن کە ئێمەش خاوەنی چەندین کەرەسە و کەلوپەلی کوردەواری و فۆلکلۆر و ئەم بابەتانین جگە لەوەش ئەمێ پێتان ڕابگەێنم کە دەستگای میدیایی کورسات بە درێژایی تەواوی ئەو بەرنامانی کە لە بۆنە جیاجیاکان و بۆنە نەتەواتیەکانە هەمیشە فەرهەنگ و کللتوری کوردی پاراستووە چەندین بەرنامەی تایبەتی لەم گوندە جوانەیە پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویست کراوە کە بێگومان ئێوە بڕیار لەسەر بەرنامەکانی کورسات ئێن کە لەم گوندە جوانەیە پێشکەشی ئێوەی ئازیز و خۆشەویست کراوە بەرنامەکان چۆن بۆ بەلاتانەوە بەڵام دڵنیام لەوەی کە چێژێکی تەواو جیاوازتان بینیوە لە بەرنامەکان سەرباری ئەوەش ئەمەیە پێتان بڵێم ببورن لەم گوندە جوانەیە جگە لەوەی کە هەر کەسێک کە داغڵی دەستگای میدیایی کورسا دەبێت ئەم کەشە جوانە بینێت کە هەم ئەگەر وێنەیەکی تیا بچرکێنێت یاخود بۆ نمونە لە بەرنامەکانە بەرنامە نەتەواتیەکانە بەشداری بکات و کە بەرنامەی زۆر بە چێژی تیا پێشکەش کراوە جگە لەوەش بەشێکی ترمان هەیە بۆ بەخێوکردنی ئاژەڵ و با بڵێن پەلەوەر و پەلەوەرە کێڵگەیەکان و کە پاشکەمێکی تر لەگەڵ میوانەکەم باسی ئەواکەین شێوازی دروست بۆ بەخێوکردنی ئاژەڵ و پەلەوەری ماڵی و پەلەوەرە کێڵگەیەکان چۆنی ئێمە بتوانین شێوازێکی دروست هەڵبژێرین ئەم بەشەی کورساتیش لە نێو گوندە جوانەکەی کورساتە خۆی ئەبینێتەوە بۆی هەر کەسێک ئەگەر ئێستا بینەری شاشە جوانەکەی کورسات و بەرنامەی ڕۆژێکی نوێیە خۆت بێبەشمەکە لەم دیمەنە جوانە ئەگەر هات و ڕۆژێکیش بەرنامەی تایبەتمان کرد وەرن سەردانی دەستگای میدیایی کورسات بکەن و کەشێکی زۆر ئارام و دڵگیر و دڵخۆش بن لە نێو ئەم سروشتە جوانە و ئەم گوندەی کورساتە جا ئێستا باسی شێوازی دروست بۆ بەخێوکردنی ئاژەڵ و پەلەوەری ماڵیەکەین میوانەکەم زۆر بەڕێز خات و ژیلیا سەلامم لەگەڵا بێت کە بەڕێزیان خوێندکاری قۆناغی پێنجن لە کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری هەندێک زانیاری بە ئێمە و بە ئێوەش ئەبەخشێت بابچینە لایەن فەرموو دکتۆرە گیان هەرچەند خوێنکاریشی جارێ بە دکتۆر ناو نایانین خوێنکاری قۆناغی پێنجی بەڵام زانیاریکی باشت هەیە لەسەر ئەوەی کە چۆن زانیاری گرنگ ببەخشیت بە ئێمە و بە بینەرانی خۆشەویست کە بتوانین ئاژەڵ و ئاژەڵە ماڵیەکان یاخود ئەو ئاژەڵانی کە هەر کەسێکمان بەخێوێکین بتوانین چۆن بەخێوکردنێکی تەندروست هەڵبژێرین بۆ ئەوەی هەم تەندروست باش بن ئاژەڵەکان هەم ئێمەش تەندروستیمان باش بێت جا سەرەتا سڵاوت لێبێت تۆم کاتت باش ئەم کاتی ئێوەش باش سەرەتا سڵاوم بۆ شاشە جوانەکەی کەناڵی کورساتە بۆ میوانداریکردنمان بۆ ئەمڕۆ طبعا ئەم گوندە جوانە کە ئەمڕۆ دروست کراوە و هاتم بۆ ئێرە ئەم کارژی لە جوانانە و ئەم
ئاژەڵە جوانانە کە لێرە دانرا بەڕاستی دیمەنێکی زۆر جوانە و اینجا ئێستا ئێمە لێرە کۆمەڵێک معلوماتی عامە ئەین لەسەر ئەم ئاژەڵانە کە ئیسفادەکان بۆ بڵین سوودەکانی بۆ مرۆڤ چییە؟ باسی ئەوە بکەین بە باسی لانی کۆمەڵایەتی و لانی دەرونی کەسەکان بکەین هەر کەسێکە ئاژەڵ بەخێوەکە پێم بڵێ چۆن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەواو کەسەکە گۆڕانکاری بەسەر ژیانیایەت. بڵێ هەر لە دەر زمانە کە ئاژەڵەکان لەگەڵ دروستبوونی مرۆڤایەتیە خۆی گەورە ئەم ئاژەڵانەشی یاوە بێگومان ئەمەش لە پێناو خزمەتکردنی مرۆڤایەتیە بێگومانێکی لە گرنگترین خاڵەکان جگە لەوەی کە وەکو بەرهەم هەنێکیان بەکارهێنرن وەکو بەرهەمی خۆراکی و بەرهەمانی کە هەیەە بۆ مرۆڤ سوودی هەیە لەگەڵەوەشە لە ڕووی لایانی دەرونی و ئیسفادێکی زۆریان هەیە بۆ نمونە لە کاتی هەبوونی قەلەقەیەکی زۆرە لە کاتی هەبوونی هیلاکێتێکی زۆرە هەبوونی ئەم ئاژەڵانە لە ماڵە لایانی دەرونی ئیسراحەت پێەکەن و لە ئێستاش جگە لەوەی کە پشیلە سەگ و باڵندەکان زۆر بەخێو ئەکرێن و لە زۆرینەی ماڵەکانیش ئێستا بینین ئەوە کاریلی بچووک بەخێو ئەکەن بەس بۆ لایانی دەرونیان و هەرۆنا بەڵام ماف و ئەرکی تاویشان پێیراوە. زۆر باشە خۆت خوێنکاری قۆناغی پێنجی لە کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری پیشەکەت یاخود خوێنکاریت با بڵێن بۆ پێی کە خوێنکاری کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری ئەمە هۆکار بۆ ئەوەی کە پەیوەندیکی باشت لەگەڵ ئاژەڵانە هەبێ یان هەر خۆت لە مناڵیەوە حەز و ئارەزوت هەبوو بۆ بەخێوکردنی ئاژەڵ؟ بەڵێ وەڵام من هەر خۆم لە مناڵیەوە حەزێکم هەبووە بەتایبەت بابەتی پەلەوەر مریشک و جوشک ئەمانم زۆر بەخێو کردووە و گەورەشم کردوون ئەوانە یعنی هەر حەزێکە بۆم دروست بوو و ئیتر خۆشم بەشەی بە قسمەت کردم دیارە خێر لەمایە و زیاتر نزیک بوونەوە لەگەڵ ئاژەڵەکانە هەیە. زۆر باشە جا ئێستا باسی ئەوەت کرد وتت زۆرێک لەو پەلەوەرە کێڵگەیانە بۆ نمونە لە نێو جێگاکانە ئەبێنێت یا خودەر کەسێکە بەخێوێکە ئێمەش لە گوندەکەی کورساتە کاریلی زۆر جوانمانەوە ئێستا پێما بێت ئەڕۆن بۆ خواردنی گوش و گیاکان کاریلێکی زۆر جوانمانەیەکێک لە کاریلەکانیش ناوێکی زۆر تایبەتیە بوو هاوکارم دیاری ناوی نەورۆز بوو ناوێکی زۆر تایبەت بوو اینجا پێم وا بێ ئێستاش وەرزی زاوزی زۆرێک لە پەلەوەرە کێڵگەیەکانە پێم بڵێ با بچین لە نزیکەوە کاریلەکە بەدەستمانەوە بێن گفتوگۆ بکەین بە یەکە بزانین جا من ئێستا مایکەکەم بەدەستەوە چۆن بتوانم ێتە لەم ڕاشەکە باشە پێم بڵێ خاتونی گوڵ وەڵای ڕۆشت ئەمە تازە لەدایک بۆم کاریلەیە ناوێکی تایبەتیشی بۆ دانین ناوی چی لێ بنین؟ وەڵاهی ناوی چی وەدا بڵێن تو پڕێژ بوو ژیکەڵە جوانە خۆشە ناوێکی خۆشە کەواتە ئەوە لە ئێستا ناوی ژیکەڵەمان بۆ دیاری کردویتە بزانین بەدڵیانە کارمەندانی کورساتیش باشە پێم بڵێ هاوکاریشم وێنەکانم بۆ بگوازێتەوە شێوازی دروست بۆ بەخێوکردنی ئاژەڵ و پەلەورە کێڵگەیەکانە بێت چۆن بێت لە ڕووی ئەوەی کە شوێنێکی پاک و خاوێنیانە بێ خواردن چۆن؟ سەرەتا ئەگەر ئێمە باس بکەین ئەتوانین ئاژەڵەکان بکەین بە چەند کۆمەڵەیەکەوە بەشێکیان ئەوانن کە لە کێڵگا بەخێو ئەکرێن وەکو مەڕ و مانگا و بزن و ئەم بابەتانە و هەنێکی تران ئەوانن کە پەلەوەرن بۆ نمونە مریشک ئەمانەی لە قاعدەوە جنا بەخێو ئەکرێن قاعدەوە جنا بەخێو ئەکرێن طبعاً بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین هەمویان یەک بنەمان هەیە و یەک یاسان هەیە بۆ ئەوەی کە بتوانین ئەمانە بەخێو بکەین سەرەتا یەکەم شت کە گرنگە با بڵین هاوردەکردنی ئەم ئاژەڵانە کە ئێم بۆ ئێرە من باسی ئەوکەم بۆ نمونە بە شێوەیەکی گشتی بۆ چۆنەڵێ وەکو ئیشێکی چۆنەڵی بەرهەمی هەبێت بۆ ئەو مەبەستە بەخێو بکرێن سەرەتا ئەوی کە گرنگە پێویستە یەکەمش بزانانی ئەم ئاژەڵانە لەکوێوە هاوردەکراون سەلامەتی تاوایان پێیراوە چونکە زۆرینەی کادۆ ئاژەڵانی کە لە دەرەوە ئەهێنران هۆکارم بۆ گواستنەوەی نەخۆشی نەک تەنها بۆ مرۆڤ بەڵکو بێت هۆی لاوازبوونی سامانی ئاژەڵی لە ناوچوونی بەشێکی زۆر لە ئاژەڵەکان و دوای ئەوەی کە ئەمانە دڵنیا بووینەوە گرنگترین خاڵەکان ئەوەی کە شوێنێکی باشیان بۆ ئامادەکرابێت چ لە ڕووی پاکتەمیزیەوە بێ شوێنێک بێت نە زۆر گەرم بێ نە زۆر سارد بێ و تاقیماتی تاو سەرچاوی خواردنیان باش بێ و ئای پێویست سەرچاوی ئاویان باش بێت و ئەمانە گرنگترین بنەمای کە پێویستە بۆیان دابین بکرێ و لەگەڵی شایەکی لە گرنگترین خاڵەکان با بڵێن ڤاکسینکردنیانە چونکەشویستم پرسیاری ئەوە لێ بڵێ چکە ئەم ڤاکسینانە کە سەرەتا ئەکرێ بۆ ئەم ئاژەڵانە وەکو هۆکارێکی ڕێگری بۆ نەخۆشیەکان بەکارهێنێ نەک بۆ ئەوەی کە چارسەری نەخۆشیەکە تۆ ئەمانە ئەەکەیت بۆی ڕێگری نەخۆشیەکە بکەیت کە ئەم ڤاکسینە نەکرا لەوانێ ببێتە هۆی گواستنەوەی نەخۆشی و بێت هۆی لە ناوچوونی سامانی ئاژەڵی بۆ نمونە کۆمەڵێ نەخۆشیمان هەیە بۆ نەخۆشی تەبەقمان هەیە نەخۆشی تاعونمان هەیە
ئیتر ئەم نەخۆشیە باوانەمان هەیە لە با بڵین لە مەڕ و بزن و ئەمانە زۆر باوە و ئەگە بچینە سەر بابەتی پەلەوەرەکانیش ئەوانەی لە داواجنا بەخێوەکرن هەمان بنەمایان هەیە بە هەمان شێوە شوێنێکی باش و داخراین بۆ دابین کرابێ خۆراکیان باش بێت ئاویان پاک بێ و هەروە گوتمان ئەمانیش ڤاکسینێشن با بڵین ڤاکسینیان پێویستە بۆیان کرا بۆی نەبنەهۆی ئەوەی کە قاعەکە سەرتاسری لە ناو بچن و نەخۆشی بڵاو بێتەوە. خەت و ژیلیا ئەوەی کە باسەکرێت زۆر کاتەیە زۆرێک لە نەخۆشیەکان کە لە نێو گوندەکانە لە نێو ئاژەڵەکانە ئەبێنرێت ڕاستەوخۆ با بڵێن گۆشتی خۆماڵی ئێمە بتوانین گۆشتێکی خۆماڵی یاخۆ گۆشتێکی فرێشی باش لە ژەمەکانە ئێمە بیخۆین چکە ڕاستەوخۆ ئەو پەلەوەرە کێڵگەیانە ڕاستەوخۆیتە نێو بازاڕەکانەوە ڕەنگە لە قەسابخانەکانە دوای ئەوەی کە لە ڕێگەی ئەو کەسانی کە کاری قەسابی ئەەکەن کاری باش ئەەکەن لە ڕووی تەندروستیەوە بەڵام دوجار ئێمە چۆن بتوانین گۆشتێکی تەندروست بخۆین یعنی ئەو نەخۆشیانە چێک کە ڕوبەڕووی تەواوی پەلەوەرە کێڵگەیەکانە بێتەوە. بڵێ لێرە کە گرنگترین خاڵ ئەوەی کە دووبارە پزیشکی ڤێتەنەری ڕۆڵی سەرەکی هەیە لەم بابەتە بۆ ئەوەی هاوردەکردنی گۆشتێکی سەلامەت بۆ ناو کۆمەڵگە دابین بکە سەرەتا گرنگترینش ئەوەی کە وتمان پێویستم ئاژەڵانە بەم پرۆگرامانەیە بڕۆن بەم مەرحەلانەیە بڕۆن بۆ ئەوەی سەلامەت و تەندروست بن چونکە زۆرینەی کات لای خۆمان ئەڵێن کە ئەو ئاژەڵانی نەخۆشن سەرەبڕێن و گۆشتەکان هاورداکرێ بۆیە گرنگە ئەم زانیارانە بیرە بە خاوەن ئاژەڵ بۆ ئەوەی بزانن کە چۆن ئاژەڵێکی تەندروست بەرهەم بێنن دواتر ئەم ئاژەڵانە ئەبرێنە قەسابخانە کوشتارگەی گشتی لەوێ سەر ئەبڕێن و ئەو گۆشتە لە دووبارە لەلایەن پزیشکی ڤێتەنەریەوە سێر ئەکرێتەوە و لەگەڵ هەبوونی هەر ناتەواویەکە ڕاستەخۆم گۆشتە ڕەف دەکرێتەوە و نابرێتە ناو بازاڕەکانەوە لە باوترینەوە نەخۆشانە بۆ نمونە باوترین نەخۆشی بەڵێ باوترین نەخۆشی کە هەمانە زۆر باوە نەخۆشی تورەکەی ئاویە نەخۆشیێکی زۆر کوشندە و زۆر ترسناکە کە ئەمە لە ڕێگەی گۆشتەوە ئەگوازرێت یا بۆ نمونە نەخۆشیێکی ترمان هەبوو کە بۆی هۆی مردنی بەشێکی زۆر لە خەڵکی تای خوێنبەر بوون نەخۆشی تر بۆ نمونە هەمانە دەردەپشی لە ئەمانش لە گۆشت و سەوزە و ئەمانەوە ئەگوازرێنەوە. زۆر باشە ئەوەی کە هەیە لە ڕووی تەندروستیەوە بۆ مرۆڤەکانیش تا چەندە گرنگە ئەو ئاژەڵانی کە بەخێویەکەن بە شێوازێکی دروست لە نێو ماڵەکانیانە بەخێوی بکەن بۆ ئەوەی ئەوانیش تووشی هیچ جۆرە نەخۆشیەک نەبن ڕێنمایی چییە بۆ هاوڵاتیانی خۆش بەڵێ بێگومان کە تۆم ئاژەڵە ئەهێنیتە لای خۆت و ماڵی ئەەکەیت و بۆ ئەوەی ئەو ئیسفادە بە تۆ بگەنێ بێگومان تۆش ئەبێت ژنگێکی وای ژنگێکی لە باری بۆ دابیم بکەی بۆی تەندروست بێت هەم تەندروستی خۆی بپارێزی و هەم تەندروستی خۆشە گرنگترین شت هەروە گوتمان ڤاکسینیشن لە پێش هەمووشتە هەموو کات ئەڵێن ڤاکسینکردنی ئاژەڵەکان زۆر گرنگە دواتر بەکارهێنانی حەبی کرم کە ئەمە ژێکێکی ترە لەو دەرمانانە و عیلاجانی کە مانگانە و ساڵانە پێیانە ئیرە بۆ ئەوەی نەبنە هۆی گواستنەوەی کۆمەڵێک نەخۆشی کە لە ڕێگەی کرمەوە لە ڕێی پیساییەوە گوازرێتەوە. و هەروەها دابینکردنی شوێنی پاک خۆراکی پێویست و مافی تەواویان پێبیرێت بۆ شێوەیە کە ئەو ئیسفادە بە تۆگەنێ بێت تۆ ئیسفادی پێ بگەێنیت. باشە دەستەکانە خۆش بێ و هاوکاران ماڵێم گەڕێنەوە نازام چۆن ئەم کاری لێ بێتە لامان خاتون تۆ بزانە ئیتە لای تۆ ئەنجا با منیش دەسم ڕابێت تۆزە لەگەڵیان تۆڵێت زانێت با بزانین ئەم کاری لە جوانە لە نێو گوندەکەی کورساتایە ئای دەستەکانە خۆش بێت جا تەبان شێوازی هەڵگرتنیشان پێم وا بێ دەبێ بزانی چۆن بێگومان هەریکان شێوازی گرتنی تایبەتیان هەیە بۆ ئەوی ئەزێتیان نەبێ عادەتەن ئەتوانی بەم شێوەیە هەڵیان بگریت بۆی عزیێتیان نەبێت و ئازاریان نەبێ بەس نابێت بۆ نمونە بەم شێوەیە دەست بخیتە ژێر باڵیان هەڕەمەکی هەڵیان بگریت. دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردن و بۆ ئامادەبوونت دووبارە سپاس بۆ زۆر سپاسانەکەم سپاس بۆ تۆم سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز خات و ژیلیا سەلام کە بەڕێزیان خوێنکاری قۆناغی پێنجن لە کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری هەندێک ڕێنمایی بە ئێمە و بە بینەرانی خۆشەویستیش بەخشی کە هەر کەسێک ئاژەڵی ماڵی یاخود پەلەورە کێڵگەیەکانی بەخێو کرد گرنگە ئاگاداری چەند ڕێنمایی و چەند زانیاریکی گرنگ بێت بۆ ئەوەی بەدوور بێت لە هەر نەخۆشیەک کە دووچاری ئاژەڵەکە یاخود پەلەورە کێڵگەیەکە بێت و بتوانین گۆشتێکی خۆماڵی باشیش لە نێو ژەمەکانە بتوانین بیخۆین و نۆشیکەین ئێوە هەمیشە تەندروست باش بن و لەشێکی ساختانە بێت ئەگەڕێمەوە بۆ لای هاوکارانم.